کۆنگرەی بەرفراوانی نەتەوەی گرتوەکان بۆ هەڵدانەوەی لاپەڕە تاریکەکانی مێژوو نەبوو، بەڵکو بۆ تێڕامانێکی قوڵ بوو لەو ڕەشەکوژی و تاوانە گەورانەی کە داعش دەرحەق بە یەزیدیەکان ئەنجامیاندا. ئادامەدیان ڕاوێژکاری تایبەتمەندی نەتەوەی گرتوەکان بۆ نەهێشتنی جینۆساید لەبارەی کۆمەڵکوژی یەزیدیەکانەوە دەدوێت. During my recent visit to Iraq, لە دوامین گەشتمدا بۆ عێراق لەگەڵ کۆمەڵگەی ئێزیدیەکان و کەمایەتی دیکەدا هەندێک کاتم بەسەر برد، بەڵام چیرۆکەکانیان لە ناخەوە کاریان تێکردین. ئەو تۆقاندنە گەورەی کە تێیدا ژیاون هەر لە کوشتن و دەستدرێژیکردنە سەر ئافرەتەکانیان و ئەشکەنجەدان و کۆچپێکردنی زۆرە ملێ و کاولکردنی کۆمەڵگاکانیان زۆر بە سادەیی تەنها لەبەر بیر و باوەڕ و شوناسیان. زۆر سەختە لەوەتیە بگەین کە مرۆڤ چۆن دەتوانێت تا ئەو سنوورە تند و تیژ بێت و بە مەبەست و ئاگاییەوە ئەم کارە بکات. کۆمەڵکوژی تەنها کوشتن و قڕکردنی مرۆڤ نییە، کاولکردن و وێرانکردنی سەرمایە ڕەمزی و شارستانی و فەرهەنگی و ئاینەکانی نەتەوەیەک یان ئاینێک یان کۆمەڵگەیەک، وەک وێرانکردن و کاولکردنی پەرستگا و کڵێسا و مزگەوتەکان یان گۆڕینی شوناسیان پێکڕا بەرپاکردنی کۆمەڵکوژی و قڕکردنە لە ئاسێکی باڵای کوشندەییدا. لە بارەگای سەرەکی نەتەوەی گرتوەکان لە نیویۆرک پێشوازی لە نادیە موراد دەکەن وەک نوێنەری کچە یەزیدیەکان. نحن النساء والأطفال أخذونا في المركبات. ئێمە ئەو ئافرەت و مناڵانە بووین کە لە مەکتەبەوە بە پاس بردنیانین بۆ ناوچەیەکی تر بە بێڕێزی و زۆر ئابروبەرانەوە پەلاماریان داین. منیان بر بۆ مووسڵ لەگەڵ زیاتر لە 150 ئافرەتی ئێزیدی دیکە بردنیانین بۆ بینایە کە هەزاران مناڵ و ئافرەتی ئێزیدی تری لێبوو کە جەستەیان دەکرا بە دیاری. یەکێک لە داعشەکان لە من نزیک بووە وتی ئەمەوێت لەگەڵ خۆمدا بتبەم. من سرم داخست بوو، چاوم بڕی بۆ هەرزەکە، لە ترسا تۆقی بووم. کاتێ سرم هەڵبڕی پیاوەکی زەبەلاحم بینی، بەڕاستی وحشێکی درڕندەم بینی. مێژوو پڕە لەو کارە ساتە گەورانەی کە ئەو ڕۆکە وەک کۆمەڵکوژی تۆمارکراون و هەزاران دۆکۆمنت لەسەریان کۆکراوەتەوە. هۆلۆکۆست و پێشتریش کۆمەڵکوژی ئەرمەنەکان و ئەنفال و کیمیابارانکردنی کورد و دەیان کۆمەڵکوژی دیکە مرۆڤایەتی ڕادەگرێت لە بەردەم بەرپرسیارەتیشی ڕاستەقینەدا. داعش و هێزە تیرۆریستەکانی دیکە کریستیانەکانی عێراق و سووریاشیان کردە ئامانج. والله نشيد العرب كلهم طلعوا ما ضل ولا عائلة مسيحية. سەرجەم خێزانە کریستیانەکان موسڵان بەجێهێشتووە. ڕەنگە تەنها 5 خێزانی مەسیحی لە مووسڵ مابن یان نەمابن. بەڵام لە 2011ەوە لە سەرەتای تەنگەژە و کوشتارەکانی ناو سووریاوە تا ئەو ڕۆکە نزیکەی 250,000 مرۆڤ بوونەتە قوربانی و زیاد لە 7 ملیۆن کەس ئاوارەی ناو دەرەوەی سووریا بوون و چەندین ناوچەی شارستانی و فەرهەنگی خاپور کراون. چەندین کردەوەی کۆمەڵکوژی و نامرۆیی دەرحەق بە هاوڵاتیان ئەنجام دراون. بەڵام ئایا سەرجەم ئەو قوربانیانەش ناچنە خانی کۆمەڵکوژیەوە؟ this day call to action. ئەمڕۆ کاتی ئەوەیە بەکردار هەڵوێست وەربگرین. ئەم یادکردنەوەیە هەنگاوێکی کردداری بێت با ئیتر هەڵەکانی ڕابردوو دووبارە نەکەینەوە. با جینۆساید بوەستێنین لەوەی کە ببێتە بەشێک لە ئێستا و داهاتوومان. هەرچەند یەزیدیەکان بە کوشندەترین ڕێگە لەلایەن داعشەوە کۆمەڵکوشکران، بەڵام خەڵک بەگشتی و کریستیانەکان و کەمەنەتەوایەتی و ئاینەکانی دیکەش کۆمەڵکوژی کراون. بەڵام کارە ساتەکە لەوە گەورەترە. پێویستە جیهان لە ئاسی بەرپرسیارەتێکی گەورەترە ڕێ لە دووبارە بوونەوەی کۆمەڵکوژی بگرن. ئاسۆ جەبار، دەنگی ئەمریکا.